ئێمە وەک مامۆستا بەشێک لە مامۆستان و فەرمانبەران و خوێنکارانی زانکۆی ڕاپەڕین ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بەستی دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر ئەو بارودۆخەی کە لە هەرمی کوردستاندا دەگوزارێت لە دەربارەی بژێوی دانیشتوان خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی کە حکوومەت بە دەسەڵاتی هەم هەرێمە لێی بەرپرسە بۆیە من لێرەوە داوا لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا دەکەم داوا لە خوێنکاران مامۆستان و فەرمانبەران دەکەم کە دەنجام بخەنە پاڵدەنگمانەوە بۆ ئەوەی ناڕەزایەتیەکان بەرفراوانتر بکەین بۆ ئەوەی بێتە هۆی ئەوەی کە حکوومەتی هەرێم گوێمان لێ بگرێت لە داواکاریەکانمان. ئێستادا حکومڕانێکی ستەمکار هەیە نابێت زانکۆکان بێدەنگ بن نابێت مامۆستایانی زانکۆ بێ هەڵوێز بن لە ڕاستیدا زانکۆ تەنیا شوێنی وانەگوتنەوە نییە شوێنی ئەم جۆرە هەڵوێست و دروستکردنی ئەم جۆرە ڕاو شەقامەیە کە نابێت ستەمکاری قبول بکرێت نابێت سوکایەتیکردن کەرامەتی ئینسان بە کەرامەتی موچەخۆر بە کەرامەتی هاونیشتیمانیانی خۆت ئەوەندە درێژە بچێشێ لەو سۆنگەوە ئێمە پشتیوانی ڕایگشتی پشتیوانی خەڵک پشتیوانی موچەخۆران پشتیوانی شەقام پشتیوانی هەموو دەنگێکی ئازا و ئازاد و دلێر دەکەین کە لە پێناوی کەرامەتی خۆی بژێوی خۆی مافی هاونیشتیمانیانی بێتە سەر شەقام لە هەر شوێنێکەوە خەباتی مەدەنیانە و دیموکراتیانە بکە ئێمە لە پشتی دەبین لە تەنیشتی دەبین لە پێشەوەیان دەبین.